بەڕێزان بەردەوامین هەر گفتوگۆکەین لەسەر کێشەکانی هەرێم و بەغدا لەم ساڵدا بەکوێ دەگەن گفتوگوێ مەبەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد وەرتی مامۆسای زانکۆ بەڕێز مامۆستا محەممەد سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ بە ڕوانینی ئێوە کێشەکانی هەرێم و بەغدا لە ساڵی 2025دا بەکوێ دەگەن؟ ئەم کاتتان باش. طبعاً پێویستە ئێمە ورتر قسە بکەین کە کێشە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا نییە، بەڕاستی کێشە لە نێوان کۆمەڵێک مدیر عامە لە وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ کۆمەڵێک مدیر عام لە وەزارەتی دارایی ئیتیحادی و بەڕای من کێشەکان بەردەوام دەبن تا ئەم ڕۆژەی کە بڕیاری دادگای فیدراڵی لەسەر تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم جێبەجێ دەبێت. باشە. مامۆستا محەممەد دەڵی کێشەکە لە نێوان هەرێم و بەغدا نییە، لە نێوان مدیر عامەکان هەرێم و بەغدا. مدیر عامەکان هەرێم و بەغدا بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناڕۆن، لانی کەم نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی ناکەن و ئەوان بڕیار لە موچە و ژیانی خەڵک نادەن. طبعاً ئەو مدیر عامانەی کە لە وەزارەتی دارایی هەرێمن کە یاری بە لیستی موچە دەکەن هەموو مانگێ، ئەوانە تەمسیلی هەرێمی کوردستان ناکەن، ئەوانە فەرمان و تەوجیهات لە لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان وەردەگرن و هەمووشمان نەزانین کە ئەم لایەنە چێیە بەڕاستی و ئەوانەی بەغداش بەڕاستی لە مەسئولیەتی یاسایی خۆیان ڕاکەن. اینجا من ئەمەوێ بە بەڕێستان ڕابگەێنم کە بەغدا هەتا ئەوانەی بەغداش کە ئەو چەند مانگی ڕابردوو کە موچەیان ناردیاخ و ئەوان کە ئامادەن موچە بنێرن لە خۆشەویستی کورد نییە یان قەزایەکە مەسەلەی تەعاتوفی نییە لەگەڵ خەڵکی کوردستان، بەڵکو قەرارێکی مەحکەمەی ئیتیحادی هەیە و مەحکەمەی ئیتیحادی قەرارەکانی خۆی لە دەستوری عێراقی وەردەگرێ و بەپێی مادەی 14 دەستوری عێراق دەڵێ العراقيون متساوون أمام القانون دون تمييز بسبب العرق أو القومية أو الدين أو الوضع الاقتصادي. تو هاوڵاتێکی عراقی وبەپێی مادەی 24 قانونی خدمەی بەدەنی عراقی و خۆی محکمەی ئیتیحادی وا دەڵێ کە ئەمە لەبەردەستمایە بیست لاپەڕەیە وبەپێی مادەی 22 قانونی مۆزەفی دەولە. بەڕێز مامۆستا محەممەد دەگەڕێمەوە لای بەڕێزت ئاماژەت بەوە کرد بەپێی دەستور بەپێی قانون هاوڵاتیەکانی عێراق یەکسانن و ئێمەش لە هەرێمی کوردستانە هاوڵاتیەکی عێراقین بەپێی ئەو دەستورێکی هەمومان دەنگمان پێداوە. ینی دەتەوێت ڕەخنەکە ڕاستی حکوومەتی عێراقیش بکەیت کە وەکو هاوڵاتیەکی عێراقی تەعامل لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە ناکە؟ بێگومان هەر خۆی لە بڕیاری دادگای فیدراڵی کە 20 لاپەڕێ عەرزی بەڕێستم کرد ئاماژە بۆ درراوە دەڵێ بەپێی قانونی ڕقم 24 ساڵی 60 هاوڵە مۆزەف ئەو موچەی کە وەردەگرێت بەرامبەر ئەو خزمەتەیە کە پێشکەشی موسەساتێکی دەوڵەتی دەکات و هەروەها بڕیاری 22 ساڵی 2008 هەمان نەسی هەیە و بەپێی مادەی 14 دەستور دەڵێ هاوڵاتیانی عێراق یەکسانن. باشە ئەنجا هەر لە بڕیاری دادگای فیدراڵی داهاتوە بۆی خەڵکی کوردستان ئەم شتانە بزانێ لە ناو جەلسەی مەحکەمەیە چ ڕوودراوە ئەمە هەموو باس کراوە کە 21 لاپەڕەیە سوودانی ڕاوێژکارێکی خۆی ناردووە بۆ ناو هۆڵی دادگا. باشە و تەیب سامی ڕاوێژکارێکی خۆی ناردوو ئەمیش دکتۆرای هەیە و دیوانی ڕقابەی مالی ناردوویەتی و نوێنەرێکی حکوومەتی هەرێمیش کە ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتە بەناوی ئایاد ئیسماعیل با خەڵکی کوردستان بزانێت چێیە ئەویش ناردوویەتی لەناو هۆڵی دادگایە. بە سەرۆکی دادگایان وتووە لە تەخەسوسی دادگان نییە تۆ حکوومەتی عێراقی مولزەم کەی بەوەی کە موچەی هاوڵاتیانی هەرێمدا بەپێی دەستور دەبێت حکوومەتی هەرێم بیدا، بەڵام دادگا دەڵێ ئێمە بەگوێ ئەوانمان نەکرد بەپێی مادەی 4 دەستور بەپێی مادەی 10 بڕگەی سێەم بەپێی مادەی 30 بڕگەی یەکەم وەروەها بەپێی ئەم دوو یاسایی ساڵی 60 و 2008 دڵێ هاوڵاتی عێراق کورد هاوڵاتێکی عێراقیە و ئەو دەوائرەی کە خزمەتی لێ دەکات دائیرەیەکی عێراقیە کاتە ناکرێ هاوڵاتی هەرێم فەرمانبەری هەرێم ببێتە قوربانی کۆمەڵێک ململانەی سیاسی. ئینجا وەکو پێم گوتی حکوومەتی عێراقی ئەتوانێ بێگەڕانەوە بۆ حکوومەتی هەرێم ئەتوانێ ئەو ئێستا لیستی ناوەکانی لایە کۆدی فەرمانبەرە ڕاستەقینەکانی لایە ئەتوانێ ڕاستەوخۆ ئەم کۆدانە ڕاستەوخۆ بنێرێ بۆ وەزارەتی مالی ئیتیحادی و ئەم کێشەیە کۆتایی پێوێ وەروەها
بەپێی بڕیاری دادگای فیدراڵی دەڵێ مامۆسا لەدا مەصارف بەس حاجم کە بەس ئەوە تاواوکەم زۆر ضرورە باش دقی بڕیارەکەی دادگا ئەڵێسی من پسپۆرەکەم زمانی یاساییە باش دڵێ لەدا مەصارف الحکومیە کە دڵێ لەدا مەصارف الحکومیە واتە مەصارفی ئەهلی نابێ بۆ تەوتین اینجا دڵێ جارێکتر باز نەکات تەسەکتر دەکاتەوە دادگا دڵێ الئیتیحادیە کەواتە هەر مەصرفێک هەر بانقێک ئیتیحادی نەبێ خاڵی سێەم دڵێ العامی لە خارج الإقلیم باشە ئەو بانقانەی کە لە دەرەوەی هەرێمیش دەکەن اینجا بەپێی بڕیاری دادگا هەموو ڕئیس دائیرەیەک هەموو مدیر عامێک ئەتوانێ ڕاستە و خۆ لیستەکە بنێری بۆ وەزارەتی دارایی ئێستا ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی ئەتوانین هەموو مدیر عامەکان لیستی ناوەکان بنێرن بۆ وەزارەتی دارایی عێراق و تەوتی نەکرێ و لە ساڵی 2025 ئەو کێشانە بەردەوام نابێت ئەنی شتەکە زۆر وازحە تەنیا لە یەک جملەدا کورد دەبێتەوە باشە مامۆسا یعنی ئێمە بۆ منجی سەرنجە باخداش دەڵێ سوودانی ڕایگەیاندەبوو پێشتر کاکەران یاروای زاماژەی بەوەش کرد ینی ئێمە هەرێمێکی فیدرالین حکوومەتی عێراقی ناتوانێت ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرەکانمان بدات لەبەرەوەی ئێمە هەرێمێکی دەستوری فیدرالین ینی حکوومەتی هەرێمە بێ و هەموو پەیوەندەکانیش لە ڕێگەی ئەوانەوە بێ و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕازی بێ لەسەر ئەوە یعنی هەر فەرمانگەیەک و ناوی فەرمانبەرەکانی خۆی بنێرێ بۆ بەغدا ئەوان موچەی بۆ بنێرن ئەمە هەڵوەشانەوەی هەرێمە فیدرالیە نییە ئیترەمە کوێی هەرێم دەمێنێتەوە کە لە دەستور دادانی پێدانراوە پرسیارێکی زۆر جوانە من ئاگام لە مقابلەکە بوو بەداخەوە ئەو ئەندام پەرلەمانە ئاگادار نەبوو ئەو مقابلەی سوودانی 15 ڕۆژ پێش دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی کراوە ئەنجا لە دەستوردا زۆر بە جوانی ئاماژە پێکراوە خۆی تۆ هەرێمێکی ئیتیحادی باشە لە دەستوردا بۆن منە مادەی 110 ئەوە تایبەتە بەو دەسەڵاتانەی کە حکوومەتی ئیتیحادی هەیەتی باشە و مادەی 115 تا 126 ئەوانە دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمن وەروە کۆمەڵێک مادەش هەنە سەلاحیەتی مشتەڕەکن لە نێوان هەرێم و بەغدا تۆ لە هەر شوێنێک تۆکو هەرێمێکی ئیتیحادی لە هەر شوێنێک جیاوازیت هەبێ خصوصیاتت هەبێ دەستور ڕێگای پێداوی من ئەپرسم بە هەموو خەڵکی کوردستان گوێی لێبێ ئایا جیاوازی هەیە لە نێوان موچەی مامۆستایەک لە بەسڕە و موچەی مامۆستایەک لە ڕانیە جیاوازی هەیە نەخێر موچەی قانونی مۆزەفی ئیتیحادی دەولە هەموو یەک موچەیە کەواتە پێویست ناکە بەپێی دەستور بەپێی مادەی 103 بڕگەی سێەم دابشکردنی موچە لە دەسەڵاتی حەسری حکوومەتی ئیتیحادیە هیچ ڕەبتی بە هەرێمەوە نییە موچەمان جیاوازە موچەمان جیاوازە ینی فەرمانبەرێکی ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری بۆ نمونە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بەغدا وەزارەت مەسەلەن مامۆسایەک لێرە لەگەڵ مامۆسایکوێ موچەمان هەندێک بڕەکانی جیاوازە لەوێ تەرفیع هەبووە ینی لێرە هەر دووسێ تەرفیعی فەرمانبەران لای حکوومەتەوە نەکراوە لەبەرەوە موچەکانمان جیاوازە لانی کەمەر فەرمانبەرێک حکوومەتی هەرێم بەڵێ حکوومەتی هەرێم دوای ئەوەی کە بەڕاستی مامزەلال دوای مامزلال نەخۆش دەکەوێت بەڕاستی دوای ئەوەی مامزلال لە ساحەی سیاسی دوور دەکەوێتەوە حکوومەتی هەرێم ڕادەکات لەو مەسئولیتە قانونیانەی کە دەسەڵاتی ئیتیحادی بۆی دیاری کردو بەڕاستی ئینسان بۆ دەدەمە سەر ئەوەش بەڵام بۆی قسەکەی پێشوو پرسیارەکەی پێشوو تاواوکەین بەپێی مادەی 121 بوو لە دەستوری عێراقی حەسەیەک تەرخان دەکرێت بۆ تەنمیەی ئەقالیم بۆ محافەزات بۆ نمونە شاری ڕانی ئەم ساڵ پێویستی بە 10 خوێندنگایە بەڵام شارێکی وەکو کوفە پێویستی بە 50 خوێندنگایە بۆیە حکوومەتی ئیتیحادی دەڵێم حکوومەتی هەرێم ئێمە بۆ مجێ محافەزات ئەوەندە داهاتەکەت هەیە تۆ بۆ خۆت بەپێی پێداویستی خۆت بەپێی ئەو زانیاریانی خۆت بۆ خۆت دابەشی کە بەڵام مەسەلەی موچە لە هەموو عێراقی یەک نیزامە هەمووی بەپێی قانونی ڕاواتیبی دەولەی ساڵی 2022 هەمووی ڕێکخراوە پێویست ناکە بڵێ حکوومەتی هەرێم بڵێ من ئەیدەم دەستوری عێراق 144 مادەیە من تەحەدا ئەەکەم هەر کەسێک یەک بڕگەم بۆ بێنێ بڵێ تەوزیع ڕەواتب حکوومەت الأقاليم على مسؤوليات حکوومەتی هەشتی وان نییە بەڕاستی لە دەستوردا زۆر بە جوانی یەکلا کراوەتەوە مجەی محافەزات ئەوە هەرێم وەریەگرێ بەڵام قانونی بەڵام موچەی فەرمانبەران دەبێت دەوڵەتی ئیتیحادی بیدە چونکە لە دەستوردا نووسراوە ڕەسم سیاسە مالیە هەر شتێک ڕسمی سیاسی مالی بێ ئەو دەسەڵاتی حەسری حکوومەتی ئیتیحادیە بۆ مەسەلەی جیاواز ئێمە هەرێمێکیدان پیانراونین هەرێمێکیدان پیانراونین یعنی هەندێک یاسای تایبەت بە خۆمانیە زۆرێک لەو یاسایانەی لێرە بەرکارن لە عێراق بەرکار نین جیاوازن
بەخۆی ئێمە هەتا ئێستا دەستورمان نییە دەستورمان نییە دەبێت ئێمە دەبواە دەستورمان هەبە ئەنجە بەپێی مادەی 106 لە دەستورە هاتووە دەبێت مەجلیسێک دروست بکرێت بەناوی مەجلیسی خدمەی ئیتیحادی ئەم کێشانە بەپێی ئەم مەجلیسە هەر هەمووی چارەسەر دەبێت بەپێی مادەی 105 دەبێت هەیەک دروست بکرێت لمراقبة الواردات الاتحادية تاسا إما أوش ما نكردوا إما هاتوين نظم إما براستي جروبك ياخذ صلاتك ياخذ يك شخص لنا حكومتي هرم هاتو قريبستي لقالكم دولتك دراسية كردوا أو بلاي أو جزاوي بو خلشي كردستان قرتوا تو براستي إما لذاتي أوي هات باين ببي دستوريج من أجر حزدك منو تو برنامج دكاين من تصوركم زماني دستورة يعني براغماتيكي ياسا براغماتيكي زمانواني دستوري عراق دا كرد لو أو من تو دا أنشين خال بخال وشبه وشا من بو خلشي كردستان شي دكم هو كحكومتي هرم بوينيا غريبسكا لقل دروي سيادي دولتي عراق چونك هر شتيك لدروي سيادي دولتي عراقي بي أو دصلاتي حسن حكومتي اتحادي لذاتي أوي بي دستور زيكا لذاتي أوي أوهم ما فجواناني كالدستور دا بأزاياتي مام زلال وكاغنو شيروان لدستور زي بذكران أمانة زي بذكر هاتون بود دابين كردني رزامني دولتك دراوسي هرتي نوتي هرمي كردستان هي تسليمي دولتك دراوسي انكر براستي مانجي دستور دا كاك مسعوديش باشدار بو كومبانيا كان ينوت بله مانجي سي امصال كومبانيا كان ينوت لدبي لقى حكومتي عراقي دانشتون زور بصراحة كان قلتون دبي ايوه نوتا كمان ليه بكرن وفدي حكومتي عراقي قلتويتي باشا ايوه نمتي عراقة ايوه سلتان بكرين ببي ياساي بودزا $6 دياري كرابو هر برميل يقنوت ايدي استا حكومتي عراقي رازي بو هر برميل $6 سرفكا لدروي ياسا باشا انزلناو ام بطاونا كردي لنا هولي محكمة سوداني محامي خوي ناردو كدكتوراي هي تيف سامي محامي خوي ناردو كدكتوراي هي وزارتي ديوان رقابي مالي دو شخصي ناردو باشا هر همو يان قلتو انا حكومتي هرم بيمان قلتوا نو تسليم كتسليميناك قلت بيان قلتوا باشا اما حساب باقي كمان كردوتا ولا ناو باقي مركزي بودا هاتا كانت تنخسو ضلي او نري حكومتي هرم كراشكاري سروش حكومتها بلا بناي ادي اسماعيل ضلي هيز والله من بينا بو ضلي ما برسيو باشا بو جماري فرمان بران من بيقول براستقيني بو مانجي شش ضلت هيز زانياريش بينا داوين كنتو معنا ميزان مراجعه امام دي بينا داوين انزح لم دانشني اخيره تيف ساين بي قلتون زور براشكا من اساوي بيطلم تحليلني او معلوماتك كم معلومات اساديلين لكسك مرقتو كراس ما شاق محمد كوتي ايما تانيا اعتراف بموتي مانجي دو دكاين ليستي مانجي دو چونك باي 100 مليار دينار ناي وهمي هي لنا بلسته كذا دلكاك ام لسته باك كنوا انزل لبازدي دوانزا او برنامج وزاره الدائرة عراقي هي دل اما دل وفد حكومتي هرم وعدي داوا كموتي مانجي دا باشكا بوي اما بريال ما دلم رو موتي مانجي يازد بنيرين دل وعدي ان داوا تا 25 دوازده همو كم كوريكاني لستي موسى سار سركن بلان 25 مان لستي موسى سار سركت خودي مسؤول بارزاني وعدي باتف سامي دابو تا ديدا همنا وهم يكان لا بري بلان براسي زي بزينه كده سپاس دەکەم بەڕێز مامۆستا محەممەد وەرتی مامۆسای زانکۆ سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ خۆشەویستان تا پێتانەگەینەوە بە یارمەتی ئەو کاران بەرنامەی پرسی ڕۆژمان پێشکەشکردن خواتان لەگەڵ